بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەم پێشانگایە کراوەتەوە تایبەت بە بەرهەمی ناوەخۆ. جا من دەسمە لای بەشێک لە بازرگانان کە هاتوون ئەلێرە بەرهەمەکانیان نمایش دەکەن با بزانم هەمویان بەرهەمی ناوەخۆیان هەیە و ئەوانەی کە بەرهەمی ناوەخۆیان هەیە بەچی بەشدارن و چەندێک گرینگە ئێمە بەرهەمی ناوەخۆ بکڕین و بەرهەمی ناوەخۆ پێویستی بەچیە پێویستی بە پاڵپشتی چەندێک پێویستی بە پاڵپشتی حکوومەت هەیە و بەرهەمی ناوەخۆ کاتێک ئێمە دەیکڕین سوودەکانی چین ئێوە لەگەڵمان نابن. من بەگشتی لەسەر بەرهەمی ناوەخۆ هەم هاوڵاتیانم بازرگانان دەدوێنم بیسەر و بینەرمان بن لەگەڵمان نابن. خاتون سڵاو لێبێت با بزانم ئەمڕۆ بەچی بەشداری لەم فیستیڤاڵەیە؟ وڵی کوبەم هینایە و ناوسازیە و چایەیە و کوبەکەیت و یان ناوسێریەکەیت و با بڵێم چ جیاوازێکی هەیە لەگەڵ ئەوانەی لە دەرێ هاانیان ئەوان لە ماڵەوە دروست دەکرێن؟ وڵی هەرچێ لە ماڵی ئەو ناوسازی دروست دەکات لە دەرناچیتن هەموو دێن دەپرسن چ تێکردێ لە ئەوها ناسکە لۆ ئیمە چیرە لۆ ئیمە ئەوها نەرم خۆش نییە ئەمەش دەرێن ئەوە سەڕ المهنەیە. حەزات و پێمان برێ باها ئێستا بینەران دەبینن با بزانم کو ناوسێریەکی یان ناوسازیی باش دروست کرێن. ئێستا حەز دەکەی لە پێش تێکێکی دروست دەکەم بزانم ئەنی هەم کەس نازانین ناوە بە هەم کەسی دروست ناکرێت بینی خۆمان بێم وەلوتان کەشف دەکەم. ئەمە لە ناوسازیەکەی پیکم پاودەر و بانێ لای تێدەکەین هەندێک شیر هەندێک شەکر ئەوها ناستک دەبی نەگەت و بەتەنی خێ و ئاردی بینی برێ ئەوە دەمێ ناوسێریەکی جوان دروست بیتن طبعاً جوان و ناستک نابیتن هەر کەسێک هاتیە خواردیتی هەر دیسان دێتەوە دوێ. بە چەند جۆر و شێواز دروست دەکرێت؟ چۆن یعنی؟ یعنی ئێستا چەند جۆرە ناو هەیە بە ئەوەی دەکە هەیە دەلێلۆ شەکری پێدا ناکەین ئەمە شەکر ناتوانین لە ناوەی بکەن چکە ئەوە قەپات ناکرێتن لە ناوڕوونی سۆرتەوە بەس هەنجوین مادانە هەوی حەز لێ بەسەردا دەکات کونجی دەکات ئەنوانوای هەیە تو هەنجینی پێدا ناکەوەنی ناکەم بەس لێرەم دانا زۆر کە زیاتر خوشکبرە عەرەبەکان داوا دەکەن بەس ئەوە دەبێ ڕوونی زۆر ناوسێریە لە مانتیقە لەو مانتیقە فەرقی هەیە وەنیە؟ بەخوای هەیە طبعاً هەیە تەنکتر دەکا گەورەترە شێوازی نارم هەریەک بنەوە چ دەکە هەیە کونجی زۆر پێدا دەکات هەیە ڕەشکەی پێدا دەکاتن سەریعیشە سەریع زۆری شەکەمە بەس چەندی ڕوونی زۆر بی ئەو هاڕوونی بەسەر کەوی ناسکتر دەردەچی جە لێرە دادەنەمە هاڕوونەکەی دێتە خوارە ئێستا هەندێک ڕق جدە مەچتکە نەرم دەبی و لێرە مێز کورسیماندانایە پێشکەش بە میوانەکان دەکەین ئەوانەی کە دێن لێی ڕازین زۆر نالم هەر دێنەوە دوێ قسێ ئەتو ناگرێتەوە دەرێ کەس بە دوی خۆی نارێترشە ئەخر ئەمن نیژلوێ نامێ زۆر مەتەحکەم دەمەوێت تاقیکەنەوە. سڵاو لێبێت سڵای خۆڵەتش بێت دەبینم بە سرکە و ئاوی گوڵ و نەعنە و ئەوانە بەشداری بەرهەمەکانی تو خۆمانەیە خۆماڵیە یاخود لە وڵاتانی دیکە دێ تۆ تەنادی فرۆشی بەرهەمەکەمان هەمووی ناوخۆیە ئەوەی ئێمە جودا دەکاتەوە لە کارگەکانت کە یان لە خەلەکانیتە ئەوەی ئێمە موادەکەم خۆمانەیە یعنی بەشێکی زۆرشی ئۆرگانیکە یعنی ئەو بەرهەمەکە هاتووە ئۆرگانیک یانی موادی چیماوی ئەوەی کەم درایت ئەگەر درابشت زۆر بەکەمی چکە سێوەکان بە زۆربەی سێوی خۆمانە بەکاردەین ناوە خۆیانی. ئێستا ئەو سکەیت و بە نمونە کە دەرەی ناوەخۆیە بەڵێ خەڵک چۆن بزانێ کە سرکەیەک دەکڕێ بزانێ ناوەخۆیە ناوەخۆ نیە یعنی فێڵی لێ نەکرێ هیچ شتێکی پێ بناسێتەوە؟ وڵاهی یەکەم شت کابرا دەبی بە خۆی بزانیتن یعنی ئەوەی دەکڕیتن یعنی چونکە فێڵ زۆر دەکری ینی بۆ نمونە ئێستا منە خەلەم هەیە کابرا لەوانەی لە شوێنشکە بیداتی ئەوە یەکەم ئەو ماسەفاتانە ئەو خەلانەیمە جودا دەکرێت یەکەم ئێستا شوشەیە مڵەلە یعنی ڕۆژی ناستە ژۆرێ چکەوە کاری تێ بکە ڕۆژ تەسیری هەیە دوو نابی باغەبی نابی باغێ بچکە باغەیەکێکە لەو کێشانێک کە خەڵک دەرێ وڵات سرکەی زۆر چاکم کڕێ وڵی هیچ باش نییە گەنە ناو باغێ بچکە تەفاعل دەکا
سێ دەبی قەپاقی زۆر بە جوانی قەپات کرابی کەپزبی بەڵێ دوای هەیە دەرێ لە ماڵی سرکەم کردیە هەندێک سێوی دەینی و لە ناو باغەشی دادنێ ناو شتش دادنێ 30 ڕۆژ 25 ڕۆژ پێداچی دەرێ بۆ سرکە کاکەەوە بەس بۆگەنی بۆ نەبووتە سرکە چونکە سرکە خەتەریاتی هەیە دەبتە عرق ئەوجە دەبێتە سرکە دەبی ماوەکەشی شوێنی تاریکبی ڕۆژ لی نەدا ئەو شتانەی تێی دەکەن مەسەرەن شوشە بیتن ئەوان هەموو تەسیریە بەڵام ئێستا کە خەڵکی مەفێر بە وڵا سرکەم کرد لە ماڵی و تەواو ئەوە گەورەتری مشکلیە چێ سرکەی بخواتن لۆ چێ باشە سرکە ئەو حەدیسی پێغەمبەری صلی الله علیه و سلم دەفەرمێ لۆ هەموو کەسەی پێویستە بە تایبەتی ئەمە چکە زۆربەی خواردنەکەمان یان ئێکسپایرە یان خراپە یان کوالیتەکەی نزمە ئەنجا ئەو سرکە هەرچی چەوریە ناڵی بە تایبەتی بۆوانە کێشەی ماعیدەیان هەیە ئەوانەی مەسەرەن کێشەی قۆڵۆنیان هەیە بەڵام شێوازی خواردنەکەی هەتا بکرێ پاش نانی بخوردرێ باشترە چکە زۆر کەس ئەوە بەهەڵە تێدەگا دەرێ پێش نانی باشە نا سرکە چونکە خۆی بە قەوت و بەهێزە دەبی پاش نانی بیخۆ چەندی بیخوا خۆی عادەتەن قەپاغەچی ئەوها لە کوپەچی بکە بخواتەوە کیفایەتە ڕۆژە 2 جار زۆر باشە باسی ئەوم کرد لەوانەیە لێرە لە جێدیکەش لە بازاڕی شەبی خەڵک بیکڕێ ئەگە تەنها سەری کەپز بوو شوشەکە بەو جۆرە بوو لی نەترسی لێ نەترسێ گرنگتر لەوە دەبی لۆگۆی شەریکەچی لەسەری بچونکە ئێمە هیچ موادێکمان نایەتە دەرێ لە کارگەی ئەگە فەحسی طبی لۆ نەکرێ لە ڕووی تەندروستی ئێستا دەمەوێت بزانم ئەی ئێوە کە بەرهەمی ناوە خۆتان هەیە چەندێک پێویستان بە داعمکردن هەیە لەلایەن حکوومەتەوە وڵات داعمەتی زۆر پێویستمانەیە ئەوە ئێمە لەگەڵ ئەو پیاوانەی ئەو بەرکەوانی فیستیڤاڵش تایبەت بە خۆیتیان هەمووی چەند با بڵێن 50 مەترمان فەرقە کەچی ئیوان کامە شت لەو چاردەورەمان هاتووە بە ناوی بڕاندی خۆمانە دەفرۆشتێ بەشێکی زۆرش خۆمانە نییە جگە لەوەش ئێمە هیچ داعیکمەکردنی ئێمە عەلە ساسەوە بەناو شارەوانی بۆی کردین و کەس ئیفتتاحشی نەکردی و پارەشمان داوە کەس ئیفتتاحی نەکردووە تا لە حزەش کەس ئیفتتاحی نەکردووە ئێمە 150,000ماندایە 500,000مان خەملاندیە لەوەی ئەگەر کێشەکمان هەبی پارەکەمان لێ بژێرنەوە گەم خالفاتێکمان هەبی بەڵام بەداخەوە هیچ ڕێکلامێکمان لۆ نەکرێت کەس کۆتا پرسیارم بە کورتی چەند گرینگە بەرهەمی ناوەخۆ خەڵک بیکڕێ چونکە خاوێنترە باشترە پاکترە ینی تۆ دەزانی و هەموویش با بڵێم داعمەکە لەو ئەوەی کە کەسێک لە ناوەخۆ هەر دەستی بۆ کارە و ینی مەترسیەکانی هاوردەکردنی کاڵا لە دەرەوە یان خواردن لە دەرەوە زۆر مەترسی زۆرە چەند گرینگە ئێمە بەرهەمی ناوەخۆ بکڕین تەمان بەرهەمی ناوخۆ کابراگە لەگەڵ من بکریتن منش دامی مۆزەفەشکە دەکەم ئەو دامی ئەو دەکە ینی ئەو پارەی لە ناو خۆمان دەسوڕێتەوە دێتەوە لای خۆمان بەڵام ئەگەر مەسەرەن کالایەکی غەیری خۆمانە بکڕی ئەو داعمەکە بۆ دەرەوە دەچی ینی ئێمە بەهێز دەبین دوو بەرهەمی ناوخۆ گرنگەکەی لەوەیە تو بە زووترین کات دەگەوتەکەنت ینی کێشە ئەوە نی ینی زۆر جاران شتێک دێت مەسەرەن لە دەرەوە وڵات لە تورکیایان لە ئێران یعنی ئەگە 2 ڕۆژ بەڕێوە بیتن هەر لە ڕێەکەی ئەکسپایر بۆ پێشەوەی بگەوتێکە بەڵام من ئێستامە لە سلێمانیمە بەنی ساعتی دەهینم ئەگەر ڕۆژ لێ دەلوانێت ئەسیری لێ نەکە تەزبیح بابزانم لەگەڵ بەکارهێنانی تەزبیح هاوچۆنی والله عندم تەزبیحی لە ماری یەک زانتامەیە یەک زانتا بخوای لە حەزی دێن و چییە لە حەزی دێن و لە عەمرەی دێن و لۆم دەینن حەز عومرەشت کردی ئادیکو بە زیادی خوارێت قبوڵ سلامەت بخوای عەمرت درێژ بابزانم ئەمڕۆ هاتی ئەو پێشەنگایە بەرهەمی ناوە خۆی هەیە والله وەسڕیان گرتێ لەو کفتەی ئەوەی کفتەی جوولەکان دەرێن کچی وەرن سمێنێ کفتەتان و دەکەم دەستی خۆتا لەگە دەخۆن کفتەی جوولەکەی لێرەیە کفتەی جوولەکان لۆچیە سڕیان گرتێ لۆ دۆرمەی والله دۆرمەی لێ دەرم 2 ڕۆژ دەمینێتەوە لێرە سڕیان گرتیان لە مارێ ناخۆم بەزێرە ئەرێ لە عەزیان لێ کاکە باشە دەبینم لێرە دۆرمە بەبەر ناکەوی ئەرێ لە بەبە ناکەی کفتە بەبە ناکەوی شفتە بەبە ناکەوی شەنسە
ئادی شەست بڕای تو لە ماری نازان بە جوانی عازم خورە بەدی کو نازان ئەزە دەرێن لۆ ئەوەی دەرێن لە ڕاتم نییە کاکە ڕاتم نیە دوو حەمعالەمە نێرە ستەکە ڕاتم نییە خەرک لێرستەکە والله لۆ خۆشی خۆن لۆ جەوگۆڕی نیە لۆ چکڕی نیە ئەرێ وەکی منە تەزبیعەکەم کڕی بەچەندی کرد 500 تەزبیعش منە ماری سەتم نۆ مزگەفتەی بەردە ئەوستا ناو ئەوە ناوم دەرچوو ئالە حەفت ڕۆژکە دەچمە حەزی یعنی ئەتو ئەو سادەسی حەزی ئەو سادەسمە حەزی ئینشاءالله ئەگەر نەمرم هەموو چ خەلاص کردێ ئینشاءالله لەو جوانە دەستی لەو دەنادەم دە ڕۆژکە 5 ڕۆژکە 6 ڕۆژکە نازانین چەندت خۆشە ناو دەرچووە والله هەندم کەیفکەتە لەمە تازە عمرم بوویتە 12 ساڵان ماری خوایە خودداشتێکی دانایە ڕەمەزانی دانایە مەسەلەن جێژنەی دانایە ئەو شتانە کە داینایە خوا دەبی ئەوە زەروریە ئەوە لەسەر واجیبە لەسەر ئەگە هەدبی ئەگەر نەدبی حرامە پارت نەبی بە قەرت بچی جایز نییە ئێستاکە درت خۆش دەچی وارێ وەڵا لە من دەرێم پێت دەرێم ئەمن لە من وایە عمرم 12 سا تازە لە داش خوبوومە ماشەڵڵە بابە چاو نەچی لێگەڕێ ئاتی پێم برێ ئێستا ئەوانت هینە لێرە نمایشت کردیا بە خۆت درستی دەکەی لە وڵاتان دەهینی دەیفرۆشی بەخوا ئەوانە یەکێکی وڵاتان نییە هەموو دەستکردی خۆمانە کوڕەکەم لە مامی فێر بووە مامیشی نەجارە قەدیمە مەمداری هەولێرە قەدیم نەجارین لە قەدیم لە گچکەی هەتاونکە ئەمە نەجارین کوڕەکەم لەکن مامی ئیشی کردیا ئەو دەستکردانە بەوی فێر بووە ئەوە جەنجەری قەدیمە ڕستمان وەرگرتیا لە سەرویمان دروست کردیا ئەوە قەدیمە لەوە دەڕاستە مەراستە جێ هەبوو نەبوو وراغیاندی دەکرێت دەی سوڕاندەوە ئەوە قەدیم ئەوە ناعورە ئەوە پێشان بەبرای خۆم بۆڕیان تێدەخێت ئەوە پەقرەتەکەیتی ئەوە بە ئەو هادەکەی ئاوی دەرنی ئاوەوە پەقرەت پڕ بووە دەردەمی ئیمەژ نەبووە قەدیمەوە ئەوە ئەمە هەر شتێکی بین لەسەری بی دوور ئەمە دروست دەکەین هەتا نینن ئەمە شتێکمازانی وەرە بابزانین ئەوە چێ دروستت کردیا ئەوەش ناعورە بیری هەر ناقەنێنن ئەو دە پاشوی دەگرنەوە ئەوەی دادنێن ئەو پەقرەتە دەستە خوارەیە تا خوارێ لە خوارێ با دەدەی ئاوی دەینی ئاوەکەی دەبەیەوە لە خۆ ئەوە قەپەتە ئاوما و پیسمیسی خۆرمۆ دەستە ناوێت پێم برێ خەرێک چەند دەیکڕی مشتری کووە بەخوا مشتری باشن دەکردن وەڵاو دوسێ ڕۆژە زۆر کەس مامەڵیان کردیا بە جارێ سەرمان لە سەدانە نایە ئەدیکو دەبی هاتی و نمایش کرێ و سانی شدانە نەها ئەمە دامان لە پێشێمی هەتە جومعای مشتری خۆمان دین دەستیان لە سەدانایە دەبن تایبەت ناوی داوی بکە دەیان دەنێ ئەوە یەک ئەو کوتکەمان دروست کردیا ئەوە بە خۆمان لە نمونە هەر شتێک نمونەم لۆما بینێن ئەمە کوڕەکەم دروست دەکات ئەوش تیارەیە بەداری دروست کردیا ئەوە لەسەر شێوەی تیارەمان دروست کردیا دوایە شۆفەرەکەمان نەهینایە ئەوانە بەبراخۆم ئەوە لە سینمان هینایە ئەوانە لە سینمانینە ئەوانی خۆمان نیە دەستکردی خۆمان نییە ئەوە بە خۆمان دروست کردیا قەڵایە ئەو قەڵایە لێرە بە خۆ دروست کردیا ئەوە بە خۆمان دروست کردیا ئەو قەڵایەشمانەوە لەسەری قەدیم هینایەتمانیان کو زۆر کەس مشتری هاتیان نەمان فرۆشی بەس ئەو لەو ڕۆ بەورایە دەفرۆشین ئێستا برێمە مشتریەکان بێن بیکڕن دەکردن بە خۆیان دێن پێیان نێ بلێنە لێ بە خۆیان دەستیان لە سەدانایە ناوێت قەلەمانە خۆشتان دروست ئەو قەلەمانە بە خۆمان ناو دەدەیەمەن بە ناوی چێمەچە مەحەمەدا عەبدولخالقا ئیسماعیلە لۆیان دەوچین سێ ڕۆژ چار و دەنە فلان ڕۆژ وەرە بوو بە توکانیشم ئەوانە باسمان کرد چەند گرینگە ئەمە شتی بکڕین لە ناوەخۆ دروستکراوی بەخوای ئەو ئەگەر لۆمان بسوورێ چشتی دەرێ هیچ نەکرێت هەتا ئی خۆمانەبی ئیسفادە بە خۆمان بکەن نەک لە خارج ئیسفادە بکەن بەدی هەر شتێکیان بێ بە خۆمان دروست بکەین نەک کابراک بچی لە دەرێ بینی بکرێ ئەمکە ئەو شتانە بە خۆمان دروستیان ئالەم زۆر هیوایەتیان کە دەستیان دای تەمان دەرێن کە شتێکی زۆر دەستکردێکی ڕەنگینە کە ئەو دارقورئانانەش دەفرۆشی لۆ مزگەفتان لۆ مزگەفتان دروست دەکەن ئەو ڕەمەزانە زۆرمان دروست کردا لە خوای بەزیادبی میمە لە ناو خۆمەشتی دروستکەین بەخوای ئەگەر لۆمان بسوورێ
خۆمان بە خۆمان دروستکان ئارام لەمە بکری زۆر قازانتر لە دەرێ چەند مهمە حکوومەتیش دعمتان بکە وەڵا حکوومەتی داعمان دەکە لە خوای بەزداد بیانی داعمان دەکەم وەڵا لە خوای بەزداد ئەزیەتمان نادەنێ مەچەنە بنێن ئەوە لێرە فڕدەن لێرە دامانێن پارەتان دەدەنێ ناوڵا پا یەک دیناریێک نادا هەموو ئارەکەی نووسوانی خۆمانە دەستکردی خۆمانە لە کەسی یەک دینار وەرناگرین بە خۆمان دروست دەکەین بە خۆشمان لە خوای بەزباد ئیسفادەشتی بە ئیدارەشمان دەستوورەی لەسەری لەسەرشمان نییە بنێ لەسەر ئەوەی ڕاوەستابین بەسیە هیوایەتمانە حەز دەکەن شتی دروستکەن عالم بزانی چێ ئەوە هیوایەتی چێن دەرە لە چێ دروست دەکرێت لەم پێشنگایە ئەوەی کە بینیت زیاتر بەرهەمی ناوخۆ بووی دەرەوە بوو چۆن بوو وڵای زیاترەوەی بینیم بەرهەمی ناوخۆ بوو جێ دڵخۆشیە بەڕاستی کە دەبینین چ بە شێوەی بزنسی بچووک یا بە شێوەی بزنسی گەورە خەڵک بەشدارە و ئەتوانێت بۆ خۆی شتێکی وا دروستکە و بیهێنێتە بازاڕەکەەوە و خۆی بناسێنێ بە خەڵکەکەەوە بەڕاستی جێ دڵخۆشیە شتی باشم تیابینی کەواتە مای دڵخۆشیە کە دەبینی بەرهەمی ناوخۆ هەیە و ئیتر وردە خەڵک گرنگی پێدەدان بەتاکید ئێستا ینی هەندێشت هەبوو ئەمان بینی کە تێستە کرد بۆ نمونە چەند براندێکی شیرەمەنیەکانمانە بینی شتی تر بوو هەڵکەندنی هەندێ مۆر و ینی پرۆشورات زۆر ینی سەیری زۆر لە شتەکانم کرد ئەلحەمدولیلا شتی باشی تیا بوو تا چەند گرینگە هاوڵاتی بەرهەمی ناوخۆ بکڕێ ئەگەر کەمێک گرانتریش بی لە ڕووی نرخەوە بەتاکید مهمە لە چەند ڕوویەکەوە یەکەم شت تا ڕادێکی باش دڵنیاین لە بەرهەمەکەی خۆمان خاڵی دووەم چەند کەسانێک کە ئێمە بتوانین ئەو بەرهەمانە بەکاربێنین وەکو سەپۆرتێکی لێدێ خەڵکێکی زیاتر ئەتوانێت لەو بوارەیە ئیش بکە و چۆن بڵین دانەمەزراوی خۆمان زیاتر لەو کۆمپانیایانە ئیش بکەن لەو ڕۆژەوە ئیسفادەی لێ بکەین زۆر باشە ئەی چەندێک ئەچی حکوومەتیشە پاڵپشتیوانە بکە بەتاکید ئەوە زۆر مهمە بتوانێت سەپۆرتی ئەو بزنسە بچووکانە بکات تاوەکو بتوانن لایەنی کەم ئەگە پەرش بەخۆیان نەدەن هەر بمێنەوە لە بازاڕەکەیە و بەتاکید ئەگە سەپۆرتیش بکرێن دەتوانن بەرەو پێشتر بڕۆن نەبێتە ڕیکلام ناو ناهێنم بەڵام کۆمپانیایەکەم بینی ئێستا بۆ نمونە شیرەمەنیەکان لەو ماوەی قسەکانی بینی گوتی چەند ساڵی پێش ئێستا تەنها 5 مانگامان هەبوو ئێستا زیاد نازانم عادەدەکەی با نەبێتە خلاف بەڵام ڕێژێکی زۆرمان هەیە و دەشبینین لە هەموو مارکێتەکە براندەکانی هەیە گەنجی خۆشمان لە لاوی کار دەکات دەرفەتی یالیکاری زیاتر دەبێت ئەوەی من بینیم گەنجێکی زۆر لەلای ئەو ئیشەکە ئەوە زۆر مهمە و جێ دڵخۆشیە یعنی بۆ ئێمە هەرە بێت لە تورکیا لە ئێرانەوە لەوانەوە شیرەمەنیەکمان بۆ بێت کە شتێکی وانیە و خۆمان زۆر بە ئاسانی دەتوانین دروستی کەین و لە قوتونانی بۆ بکەین و بچێتە بازاڕەکەەوە زیاتیەوەی بە شت هاوردەکەین باشتی بنێرینە دەرەوە هەنار دەتوانین ئەگەر سەپۆرت هەبێت طبعاً ژینگەیەکی لە بارمان هەیە کەش و هەوایەکی باشمان هەیە گەنجی ئازامان هەیە زیرەکمان هەیە ئەتوانێت پەرە بەخۆی بدا و بتوانێت شتەکان هەناردەی دەرەوەش بکرێت سڵاوتان لێبێت بەخێرم برا سەرچاوم بە ئێوە بەچی بەشدارن بەرهەمەکەتان چییە و وا لە ناوەخۆ بەرهەمی دێنن یاخودی وڵاتانی دیکە و لێرە دەیفرۆشن بەڵێ ئەمە وەکو پرۆژە ڕامی فۆرم بەشدار بووین لەو پێشانگایە بەرهەمەکانیشمان هەمووی ناوخۆینە 100% فرێشن لە بە 69 ئایتمی موقەبارەی جیاواز بەشداریمان کردووە لەو پێشانگایە و هەتا حەدێکی باشیش خەڵک لێ ڕازیە لە بەرهەمەکانمان چونکە هەمووی فرێش و بێمەوەت حافیزەیە و بەرهەمەکانتان خۆی لە چی دەبینێتەوە واللهی وەکو گوتم لە 69 ئایتمە ینی چی دەفرۆشن شیرە شیرنەمەنیە بەرهەمەکانی مە شیر و شیرنەمەنیە شیرە ماستە پەنیرە قەیماغە و هەموو تقریبان هەموو بابەتە شیرنەمەنیەکانمان هەیە بەرهەمەکانی شیری دەفرۆشن بەڵێ هەموو بەرهەمە شیرنەمەنیەکانمان هەیە ئێستا بۆ نمونە قەیماغتان هەیە
بۆ نمونە ماستان هەیە قشتتان هەیە سەرتوتان هەیە دار و بەردیان هەیە 69 ئایتم و بە قەبارە و شێوەی جیاوازمان بەردەستە کوالێتیان چۆنە کوالێتی 100% طبیعی و خۆمانەیە 100% کڕیارەکان لێ ڕازین الحەمدولله هەتا ئێستا یەک کڕیاریشمان نییە گلەی سەتا یەکی شەبیتن لە ماوەدەکانیمە چەند گرینگە ئێمە گرنگجی بە بەرهەمی ناوخۆ بدەین ئەو شتانە بکڕین کە بەرهەمی ناوخۆن 100% یعنی گرینگە یعنی خەڵک هەمووی لەوەی تێبگە جگە لەوە هەلیکار لە بوو چەندین گەنجی کورد ڕەخسا جگە لەوەش خۆمانەوە و کەرتی ئابووری بەخوات دەکات لێرانە و هەتا حەدێکی باشش خەڵک لەوەی تێگەیشتووە کە چ بەکار دەینیتن الحەمدولله ئێستا زۆر باشتر بۆ لە جاران خەڵک حاضر نییە بەرهەمە چی باتە ماڵێ کە نەزانێت 100% فرێشە و خۆمانەیە چەند گرینگە حکوومەتیش پاڵپشتیەوە بکات داعمتان بکات حکوومەت هەتا ڕادەیەکی باش زۆر هاوکارە لەگەرمان گرنگی بەوەی دەداتن یعنی بەرهەمەکە هەمووی ببتە فرێشوە هەیە یارمەتی خەڵکی دی و بازرگانی دیش دەداتن کە ئەوی شەی بکەن و ئیشەڵا لە داهاتوودا وای لێ دێتن کوردستان پێویستی بە بەرهەمی دەرێ نەبیتن سلام علیکم سلام و رحمة الله بخير بێ ئێوە ئەمڕۆ بەشداریتان کردووە لە پێشەنگایە کە تایبەتە بە بەرهەمی ناوخۆ بەرهەمەکەتان ناوخۆیە یانی دەرەوەیە بەرهەمەکەمانی دەرەوەیە بەرهەم ناوی دۆی ئابعالیە دۆیەکی تایبەتە ئەو دۆیە لە ئیران زۆر بەناوبانگە شتێکی زۆر مەشهورە یعنی تاکە دۆیە کە لە ئیران لە هیچ مارکێتێک هەیە یعنی ئەوە نەبووە نەبیتن لەو مارکێت هەموو مارکێتەکان هەنا ئێوە ناتوانێت ناوخۆ بەرهەمی بێنن ئەوەی ناوە خۆشە هەمووی لە دەرەوە دێ و ماوادەکەی بەس معاملەکە هینە لەکوانە دروستەکەن تی دەکەنەکەنە هەمووی لە دەرەوە هیچ شتێکی نییە برێت کامل ئی خۆمانە مەبەستمەوێ ناتوانرێت لە ناوخۆ بەرهەم بهێندرێت نەوەڵڵا ئەوە چکە تایبەت بە شەریکەی بهێنوشیە ئەو مەوادەی لە هەر لەوێ دروست دەکات ناتوانێت لێکوانە ناتوانانی شەریکەی بینی ئێکوانە بەگشتی بازرگانان گرنگجی بە بەرهەمی ناوخۆ بدەن باشتر نییە بۆ وڵاتی ما حتمما بەس بەرهەمی ناوخۆمە لە بۆ دۆی هەموو عادۆیەک لێکوانە نییە ڕاستەکەی خاستنەوە شتێکی تایبەتە دەمانێت ئەوی بناسیێنین لێکوانە لە هەموو کوردستان بیناسیێنین چکە لە ئیرانیش هەر شتێکی تایبەتە ناسراوە بەخێر بێن سەر چاوم بەخێر بێن سەر چاوان چاوەکەم بەڕێزن بەخێرات سڵاوت لێبێت سڵاو لە خۆشتان زۆر بەخێر بێن سپاس با بزانم بەرهەمەکەی تۆ ناوەخۆیە ئیدەرەوەی وڵاتە لێرە دەیفرۆشی چۆنە بێگومان بەرهەمی خۆمان ئەمە بەرهەمی دۆشاوی تەماتی هەریر بەرهەمی ناوەخۆیە لە ناوەخۆی کوردستان کارگەکەمان لە کارگەی هەریرە لە 2020ەوە کارگەیە کار دەکا بەرهەمەکانشمان تەنیا تەماتەی خۆماڵیە تەماتێ ئەو فەلاحانەی کوردی دەکردنەوە بێگومان لە مانجی شەشەوەمە تقریبان لە بیدایاتی شەشەوە لە دەی شەشەوە لە سوۆشال میدیاکانی خۆمان ڕکلام براو دەکەینەوە فەلاحەکانش هەمووی دەزان چونکە سە ساڵە ئیشمان لەگەر دەکەن ڕکلام براو دەکەینەوە هەر فەلاحەک هەر چەند بەری تەماتەی هەیە دەتوانی بێ مباشر بێتە ناو کارگا بە مباشر لیان دەکڕین و ئەمە بەکاریدەین دەکەین دۆشاوی تەماتە باش ئەو دۆشاوی ئێوە کە هەیتان ئەیان با برێم چ جیاوازیی هەیە لەگەڵ ئەوەی لە دەرەوەیە تەمان جیاوازیەکەی ئەوەیە یەکەمیشت بەرهەمەکی ناوەخۆیە ستافی کە کار دەکە هەموو ستافی ناوە لە ڕووی کوالیتیەوەش 100 کوالیتی زۆر لە بەرهەمەکانی دەرەوە زۆر باشتر لەبەرەوەی تەماتەی خۆمانە مەوادی حافزەی تێدانە هیچ ڕەنگەی دەستکردی تێدانە تەنها خوێ و تەماتەی خۆماڵیە دەکرێتە ماجونی تەماتە ڕەنجی تێ ناکەن بەبێ ڕەنگەک هیچ ڕەنگەی تێدانێ نە ڕەنجی دەستکرد نە ڕەنجیتکە بەس تەماتەی خۆماڵیە زۆر باشە خواستی چۆن لەسرە خەڵک چۆن بەرهەمی ناوەخۆ دەکڕێت تەبان ئێستا بەتایبەتی لەو پێشانگانە زۆر گنگە زۆر خەڵەکە بۆ نەیزانێ بەڕاستی کاوە شتی ماوادی خۆماڵی هەیە هەم لە تەماتە و لە زۆر شتی کەش لە ماجون تەماتە ئێستا خەڵکەکە زۆر لەو پێشانگای ئەمە تەماشا دەکەین خواستێکی زۆری لەسرە زۆربەی خەڵکان دێن کە دەزانن لە مەوزوعی کوالیتی و لە نرخیش ئەمە زۆر فەرقمان هەیە لەگەر مادەکانی تریکە دەوروبەرە زۆر باشە بابزانم ئەو ئەوە تەماتی کە تو هیتت ئەو دۆشاوە کە هیتت چەندێک بۆتە هەلیکار بۆ گەنجانی ئەم وڵاتش بێگومان ئێستا تقریبان هەر لە ناو کارگا 56 سەری کارمان ڕخساندێ لە ناو کارگا کەوانە هەر هەمووش
کوردی خۆماڵینە هەمووی کەس و دەوروبەری خۆمانن ینی هەتا کارمەندێکی بێگانی تێدانیا و ئەو کۆمپانیایەکەوە ئەمە وەکو کۆمپانیای هەنی لایف هەستاینە بەدابەشکردنی ماجوونی تەماتەی هەری لەناو هەموو کوردستان و هەموو عێراق تقریبا هەتا 20 تا 30 هەلیکاریشمان لەناو کۆمپانیان هەندستان بە پاڵپشتی هەیە وایە بێگومان چێ پاڵپشتی تام بکات بێگومان حکوومەتی هەرێم پاڵپشتیمان بکات لە ڕووی ئەوەی کە مەوزوعی گومرگ و لە خاڵە سنووریەکان لەبەرەوەی هەندێک مەوات هەیە ئەو مەسری لەزگە و قۆدی و ئەو شتانە دەبی لە دەرەوە هاوردە بکەین و حکوومەت هەرێمیش زۆر پشتیکردینەکەوە گومرگەکی ڕەمزی لێ ماوەردەگری لەبەرەوەی پاڵپشتێک بۆ بەرهەمی ناوە خۆیان خەڵکیش گرینگە بەرهەمی ناوەخۆ بکرێ دەبێتە هاندانێک بێگومان خەڵکەکەش ئەگەر خەڵکەکەش بەکاربێنی ئەمە زیاترین تاز دەکەن و زیاتریش دەفرۆشین و هەم تەندروستیشە ینی لە زۆر لە چاو ئەو مەوادانی کە لە بازار هەیە ئەوانی کە دەوروبەرمان دێن 100% ئیمە خۆماڵی و هیچ شتێکی سناعی و دەستکردی تێدانیا بەرهەمەکانی تو لە ناوەخۆ بەرهەم دەهێنرێ یان لە وڵاتانی دیکە دەیهێنی و لێرە تەنها دەیفرۆشی ئەمن خاوەنی کارگەی زاب ئەنیقم معاملەکەمان لە هەولێرە بەرەمەکە هەم ناخۆم بەرەمدنی ئەشایەکەمە هەمووی ناوەخۆ بەڵێ زۆر باشە ئەو بەرهەمانەی کە لە ناوەخۆ بەرهەم دەهێنرێن جیاوازەکەیان چیە لەگەڵەوانەی کە لە دەرەوە دەهێنرێن وڵات جیاوازەکانی زۆر فەرقە ئەو بەرەمەی خۆم بەرەمدەین خۆزان چ ماڵی شتێ دەکەین چێ ناکەین بەس لەوێ نازانین ڕاستی لەوێ دەزانن کوالێتەکەی چۆنە بەڵێ هەموو خۆزان کوالەکە چۆنە خەبەرمایە فەعس دەکاتن زۆر شت چاکە ئیش لەسەر کوالێتی دەکەن یان نرخ کوالەتی لای ئێوە گرینگە کوالەتی زۆر گرنگ لایمە بەڵێ چەند بەرهەمتان هەیە ینی ئەوێنەی کە تۆ بەرهەم دێنی چەند ئایتیما چەند زۆر نزگەی 35 ئایتیما هەیە ئێستا عالێ بەڵێ باش دەرفەت یالی کارت بۆ چەند گەنج ڕێ خستووە ئێستا نزگەی لای من بە هەمووی مەجموعی کارخانەکە معاملەکەمان هەر هەمووی نزگەی 45 کارگەرمان هەیە ئێستا ئیش دەکە لایمە بەڵێ زۆر باش بەرهەمی ناوەخۆ پێویستی بە پاڵپشتی چی هەیە وەڵای پاڵپشتمان زۆر دەوێت بەس ماڵئەسف نییە چێ پاڵپشتیتان حکومەت چیتان بۆ بکە مەسەن کارەبا ئاو ئێستا من هەموو ڕۆژێ نزیکەی بای 90 ئاوی دەکڕین ئەومان نییە ئەومان نییە داوەتان کردیە داواشمان کردو کە ناتەهانە چیان پێ گوتن وتیان ئیشاڵەت چاسە دەبی ئەو ئیشاڵەکەی نێبوو وەڵای ئیشاڵەت تقریبا چەماک پێستا بە ئێستا بۆڕی ئاو هاتیە بەس بۆڕەکە هاتی ئیشاڵە دوومان سێمان کرد ئاوباندنی ئیشاڵەکە ینی نیوە هاتی ئیشاڵە ئاوکەشتان لۆ ڕادەشێژن جا گرینگە خەڵکیش بەرهەمی ناوەخۆ بکڕێت بۆ ئەوەی ئێوە بتوانن بەرهەمی دیکە ئێستا تقریبا 5 ساڵەکە پێ ئێستا زۆی فەرقیدیە 5 ساڵ ئێستا خەڵک بەرهەم دەوێت دەکڕی ئێستا خەڵک بەرهەم ناوەخۆ زیاد دەکردن ئەوە جێگای دڵخۆش ئێستا خەڵک بەرهەمی ناوەخۆ زیاتر دەکڕی زۆر خەڵک نای بەرهەم ناوەخۆ زۆر شتی باشتر لەوەی دەرێ ئەتو بەڕاستی بڕۆ تووچیا ئێرە معاملەکان ببینە باوەڕ ناکە و معامل بی دەرێن بۆ من ئێستا تو زاهیدێ بازایەکی بینم با نەبتە ڕیکلامی شەر باشە با ناوەکەشی ئەوە دەرنەچی ئەو زاهیە ئێوە تەنها ئیش لەسەوە دەکەن قەبارەکەی گەورەتر بێ و خۆزایی تەش سێ نوعیە دەرەجەیەک دەرەجە هەیە دەرەجەیە کووە دەرەجەیەکە گرانە ئەم کەس ناتوانێت بکڕی دەرەجە دووەکە باشە خەڵک دەکڕی دەرەجەکەی خەج فەقیرە دەی ئەو شەش هەبی خەرەکەیە برێ ئەمن کوالیتەکەی باش بی دەرەجەیەک ئێستا هەیە ئادوکێ کواتی دەرەجێش دیوت ئێستا کوات دەرەجەیەکە خەڵک دەباتن سەرەکەی چەند 1000 ڕۆبەک دەرەجەیەکە بەڵێ یعنی بە شەرت بە زەمان چەند گرینگە بەرهەمی ناوەخۆ ئێمە بیکڕین تەمان یەک لە اقتصادەکانیان هەر وڵاتێکە بە قووەتە بێکشت بەخۆ دەوی کە چەند ئینتاجی ناوخۆیی هەیە یعنی اکتیفای ذاتی هەیە بتوانانی شت هاوردە نەکە ئەوجا هەر شتێک بیتن لە خواردەمەنی دەرەجەیەکەوە تەمان شکە شریانی حیاتە کۆت و ئاو هەوایی خۆت بی بە هەمان شێوە یەک ڕۆژ حدودن لێ بەگیرێتتر شتەکانت نەبیتەوە یاخود نەتوانی شتەچی لە بۆ شعبەکەی خۆدەوە بکەیت ئێستا خەڵک بەرهەمی ناوەخۆ دەکڕێ وڵای بەڕای من نسبەکە زیادی کردیە چونکە تو تەمەشا دەکەی مقارڕەتەن خاستان ئەمە بە خواردنە کوردەواریەکان دەست پێکەن لە برنجە یاخۆ ئێستاوە سومعێکی باشیە بەڕاستی و براندا
ئەویشان سەبەکەلەوەی دەگەڕێتەوە لەو خەڵکێکە لەوانین لێوێ ئیشیان کردیە مەسەن گولە بە ڕۆژە یاخۆت زەیتیت کە یاخشتیت کە نینە بە تانکەر دەرخۆری و خەڵکەی بدەن حکوومەت پاڵپشتی بەرهەمی ناوخۆ بە تەکید مەفروزە هەبی یانی تەسەوڕیش دەکەم ئیتیزاکە بەرەوەی زیاترشی ناو خۆی ئێستا کە دەبینین لە براندەکان شیرە مەلی دەرەی برین زەیتە یاخۆت بەداخۆ ئێستا بڕگە وشکە ساڵی وشتی والێ لە ڕووی برنجوانە وڵان بڕ کێشەمان هەبی بەڵام شتەکانت کە هەز دەکەم بەرەو خۆماڵی بوون دەڕە خەڵکەش ئەو بیرە ئەو یعنی وەک برێ بیرکردنەوەیان بگۆڕێتن کەوا چەند احتیمام بدەن باشتی ناو خۆی بەڕاستیەوە گرنگە ینی بە سەراحەت هەرێ وەڵا بخێر بێ سەرچاوانم سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته برای بەڕێزم چەند گرینگە ئێمە بەرهەمی ناوخۆ بکڕین و بەرهەمی ناوخۆ چ جیاوازێکی لەگەڵ بەرهەمی دەرەوە هەیە سەرتا بەخێر بێن سەر و سەرچاوم یخوا بەخێر بن سەرچاوەکانی ئێمە بەنسبەت بەرهەمی ناوخۆیەوە بەڕاستی پاڵپشتێکی زۆر باشە بۆ داهاتی ناوخۆ بە دەرەجە یەک و بەڕاستی ئەو کارگانێکە لە ناو هەرێمی کوردستانە دەستکراوە بە ئیشکردن تیانە ئیشیان تیاکرێ چ لە بابەتەکانی باڵین لە هەر بابەتێک بێ بەڕاستی شوێنی خۆیان گرتووە وەکو ئێمەش کە ئایبینن بەڕاستی سواز بەخوای گەورە لە ساڵی 2010 ئێمە دەستمان کرد بە میشوکارە و جێپەنجەمان دیارە و بەڕاستی خۆمان بە خاوەنی شکۆیەکی باش ئەزانین لە بەرهەمی ناوخۆیە لە ئاز بەرهەمی ناوخۆیە با بڵین ئەوانەی کە ئەو مادانەی کە هەیتان ئەو بەرهەمانەی کە هەیتان دەیفرۆشن سەرەتا ئیژ سەر کوالیتی دەکەنیان نرخ لە لای ئێوە گرینگە جوانە ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیمانە بەڕاستی بەڕامبەر کۆمەلگای خۆمان ئێمە هەموو کات هەوڵمان ناوی ژانی خۆمان ئاسوودەکەین بەڕاستی و پێش ئەوەی کە خەمی گیرفانی خۆمان بێ خەمی تەندروستی کەسانی دەوروبەرمانە بۆیە ئێمە هەموو کات بەڕاستی جەخت لەوە ئەکەینەوە کە بەڕاستی پێویستەکە خەڵک ڕووبکاتە بەرهەمی ناوخۆی هەم بۆ لایانی ئابووری هەم بۆ لایانی تەندروستی کە سواز بخۆ ئەم کارخانانی کە ئێستا ئیشەکەن لە ناوخۆی و هەرێمی کوردستانە خۆشبەختانە دایمە لیژنەکانی چاودێری بە سوپاسەوە تەبعاً ئاگادارمانن بە هەموو شێوازێک یعنی بەڕاستی زۆر لەو موادانە باشترن کە هاوردە ئەکرێن بە ناو هەرێمی کوردستان بۆیە ئێمە هەموو کات لەگەڵ بەرهەمی ناوخۆیان بەڕاستی بەرهەمە ناوخۆیەکان ئەو کارگانەی کە لە ناوخۆی کوردستان داهان هەم هەلیکار زیاد دەکەن گەنجان دەخەنە سەر ئیش و کاری سەر پێی خۆیان گرینگە لێرەدا حکوومەت پاڵپشتی ئەم کۆمپانیانە بکە ئەم بازرگانانە بکات بێگومان پێش هەموو شتێک حکوومەت باوکی میلەتە بەو بەرپرسیارەتێش ئێمە بەڕاستی سێریانەکەین و بەڕاستی پێویستە بە تایبەت بۆ بەرهەمی ناوخۆیی جا هەر شوێنێک بێ بەڕاستی حکوومەت دەبێ هاوکارمان بێ و هاوکاری هەموو کەسێک بێ پێویستە بەڕاستی ئینشاءالله بۆ زیاتر یعنی سودمەند بوون لە لەم داهاتە جوانی کە بەڕاستی لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەمانە ئێمە بەڕاستی خاوەنی گەوهەرین ئێمە خاوەنی وڵاتێکین بەڕاستی گەنجی بەتوانە زیرەک ئازا بوێ وانە بێگومان یعنی بەڕاستی ڕێگەکی زۆر باشە بۆی کە گەنجەکانمان بتوانن سودمەند بن لە هەلی کار بەڕاستی نەک بڕۆنە دەرێ بێگومان ئەوەی کە ئەو بەرهەمە ناو خۆیە جوانی کە هەمانە پێویستەکە خۆمان سوودی لێ بین بەڕاستی ئێمە لە خزمەتانێن گەورەتان کردین. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە بازرگانانی هەرێمی کوردستان بوو و هەروە بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر بەرهەمی ناوخۆ بێگومان ئەگەر بێت و هاوڵاتیان گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدەن و بەرهەمی ناوخۆ بکڕن مە پاڵپشتێکی باشە بۆ بازرگانانی هەرێمی کوردستان بۆی ئەوانیش بەردەوام بن لەسەر ئەو کارانەی کە ئەنجامی دەدەن لەسەر بەرهەمەکانیان و گرینگە بازرگانانی هەرێمی کوردستانیش بە دەرەجەیەک کار لەسەرەوە بکەن کەوا کوالیتی لەلای ئەوان زۆر باش بێ ینی گرنگی بە کوالیتی بدەن ناوەڵە ناترسین جا گرینگە بۆ هەر هەمولایەک کەوا بەرهەمی ناوخۆ بکڕین بۆ ئەوەی ببێتە دەرفەتێکیش بۆ گەنجان تاکو گەنجانی هەرێمی کوردستان بێکار نەبن بەهۆی بێکاریەوە بەرە وڵاتانی دیکە نەڕۆن بەڵکو هەم هەلیکار لێرەدا دێتە ئارا و هەمیش بەرهەمی ناوخۆ ئێمە پێویستمان پێ دەبێ و بەرهەمی ناوخۆ بەکاردێنین لە ڕووی تەندروستیەوە باشترە و هەم مەوادی حافیزەی کەمتر ئەوانەی کە خواردنن بۆیە گرینگە هەمومان بەرهەمی ناوخۆ بەکاربێنین تا پرۆگرامیش دیکە بە خواتان دەسپێرم خواتان لەگەڵ